کۆتان لێ بێم کاتتان باش. دەوترێت زۆرینەی سەرچاوی هاتنی پرۆتین و هۆرمۆنەکان بۆ هەرێمی کوردستان قاچاقە، بەڵام کەسانێک بازرگانی پێوە دەکەن و زۆر جار ناوی خۆیان ناوە ڕاهێنەر و لە ناو هۆڵەکانی وەرزشدا خۆیان دەنوێنن. ئایا چۆن دەکرێت ئەمە کۆنتترۆل بکرێت؟ لەم پرۆگرامی بنکۆڵدا بە چیرۆکی کەسانێک ئاشنا دەبنکەوە بۆتە هۆی گیان لە دەستدانیان یاخۆ تووشی نەزۆکی و نەخۆشی و ناخۆشی دیکە بوون بەهۆی بەکارهێنانی هۆرمۆن بە هەڵای یان بە نەشیاوی. لەم بابەتەدا بنکۆڵکاریەکەین لەگەڵمان. لە کوردستاندا هۆڵەکانی لە ژوانی جمەیان دێ لە گەنجان، بەڵام هەندێکیان بە شێوەیەکی نادروست و نازانستی ڕوویان لە بەکارهێنانی هۆرمۆنەکان کردووە. ئەمەش لە پێناوە دەرزێنانی جەستەیەکی جوان لە ماوەیەکی کورت و خێرادا. لە ساڵی 1930ەکانەوە هۆرمۆنەکان دروست بوون تا ئەم ساتەش باز لەوە دەکرێت کە بەشێکی زۆری هۆرمۆنە ڕێگە پێنەدراوەکان لە ناو باخیرەکاندا دروست دەکرێن و بە جیهاندا بڵاو دەکرێنەوە. بێگومان هەر لە ناو ئەم بەرنامەیە هۆرمۆنە پزیشکیە ڕێگە پێدراوەکان ڕوون دەکرێتەوە. ئەم گەنجە پیشەی بەرەگدرووە لە سلێمانی کاردەکا، باز لە چیرۆکیشی کاریگەری خۆی دەکاکەوە چۆن بەهۆی بەکارهێنانی نادروستی هۆرمۆنەکان تووشی نەزۆکی بووە، بەڵام دواتر لەو نەخۆشیە چاک بووەوە و ئێستا خاوەنی 2 منداڵە. 15 ساڵ پێش ئێستا بوو من کۆمەڵێ دەرزی و دەرمانم بەکارهێنا بۆ ڕوانگی وەرزشەکەی خۆم بۆ یاری ئاسن. یەکێ لەو دەرزانی کە بەکارمێنات بۆ زەرعی کاملی بوو بەکارم ئەهێنا، بەڵام بۆی ماسولکەکانم جوان بێ بەڕاستی بە ڕێژەیەکی زۆر بەکارم ئەهێنا. بێخەبەر لەوەی لە پشت ئەم دەرزیانەوە چیتر ڕوئیا لە ژیانی منە. بەکارمێنا تا ئەو دەقەی هاتە سەر ئەوەی من زەواجم کرد، کە زەواجم کرد دوای 5 ساڵ مناڵ دروست نەبوو. بەڕاستی سەبەبەکەی نەمانەزانی چیە، جاری وا و فەحسمانە کرد نێگەتیڤ بوو، جاری وا بوو پۆزەتیڤ بوو، بەڵام ئەخیر جاریتر دکتۆر وتی کاکە سەبەبەکەی تۆیت، کەس نازانێت تۆ چی ئەکەیت، هەردەمە و فەحسەکانت بە شێوازێ دەرەچێ. ئەو بوو ڕۆژمە ئێران چوومە ڕەزایە، لە ڕزایە فەحسیان بۆ گوتیان کاکی من ئیتر هیچ فەحسێکی تر مەکە، جەنابەت نەزۆکیت. بەڵێ لە کوردستاندا چیتە هیچ نۆرینگەیەک هیچ دکتۆرێکت بینی؟ پێشەوەی بچیتە ڕەزایە بچیتە ئورمیە لە ئێران؟ بەڵێ 5 دکتۆرم کرد. بەڵێ باشە، هەمویان وتیان تۆ ناتوانین مناڵ دروستکەیت، ڕاستە؟ دوانیان نیانوت ناتوانانی مناڵ دروستکەی، عیلاجی زۆریان من نزگەی 1 ساڵ لەژێر عیلاجی ئەوان بووم، بەڵام حلی نەبوو، بەڕاستی چارەسەر نەبوو ئەوەی ئەوان ئەیان نامێ، بەس کات کوشتن بوو. لە ئێرانیش بێ ئومێدیان کردیوە خۆت باسی کرد؟ لە ئێران وتی کاکە هیچ شتێک مەکە، مەصرف مەکە، بڕۆ دانیشە، تۆ مناڵت نابێ. دواتر چی؟ دواتر ئەو بوو کە گەڕامەوە بۆ ئێرە بەڕاستی زۆر ناومێد بووم، حتا کار هاتە سەر ئەوەی تر خەریب و عیلە هەڵ ئەوەشە، چکە ڕاستەکەیم بە بەرامبەرەکەم وت بە خێزانەکەم. ئیتر ڕۆژکان لە بازار زۆر بێتاقەت بووم، خەریب و لە وەرزشدا بڕام. برادێکم هاوڕێکی خۆم وتی کاکە من مامۆستای گەناسم لە هەولێر بە ناوی مامۆستا سەردارەوە، وەرە ئەچین هەم با کۆرست بۆ بنووسێ، وەرزش لە لای ئەو بکە و بە کۆرسی ئەو یاری بکە، هەم ئازارەکەشی پێ بڵێ. ئیترۆ بوو کە ڕۆژمە هەولێر بۆ لای مامۆستا سەردار، ڕاستی دروستەکەی پێم وت چین بەکارهێنا و چین بەکار نەهێناوە. بەڵام بەڕاستی من لێرەوە هەتا کۆتایی تەمەنم سپاسی ئەو مامۆستا بەڕێزە ئەکەم مامۆستا سەردار، چکە ئەو هەموو گرەی ناومێدەکانی بۆ کردموانێ بە دوونەوە حەب لەگەڵ یەک نەوە دەرزیە کە بۆی نووسیم وەرم گرت، بە 6 مانگ هەموو گرفتەکانم چارەسەر بوو. ئێستا چەند منداڵت هەیە؟ ئێستا 2 مناڵم هەیە بە ناوی ساکۆ و لانۆ. ماشاءالله خوالت نەسێن. کەواتە ئێستا هیچ گرفتێکی تەندروستی نەماوە لە تۆیە؟ ئەنی تەنانەت دەتوانن مناڵی کەش دروست بکەن، ئەنی ئەم ڕێنمایە دۆرگرتووە. بۆ خوا و سپاس بۆ مامۆستا سەردار، نەخێر هیچ گرفتێکم نەما و خۆمان ئێستا مناڵمان قەتەع کردووە، نایاڵین مناڵمان ببێ. زۆر باشە، کەواتە پەیامت چیە بۆ کەسانێکی ئێستاش بەردەوامەدەوی کە دەرزی جۆرە زۆر وەرەگرن، هۆرمۆنەکان وەرەگرن، وایانەوێت لە شێولاری خۆیان لە ماوەیەکی کورتی قیاسیە بەگەوترێت جیاوازی تا دروست بکەن، پەیامی تۆ بە کورتی چییە؟ بەڕاستی پەیامی من ئەوەیە بۆ هەموو وەرزشکاران لە هەر ڕوویەکەوانێ ئەیانوێ هۆرمۆنات بەکاربێنن. هۆرمۆنات من یەکێکم لە قوربانەکانی دەست هۆرمۆن، حەز ناکەم هیچ کەسێ بەم قۆناغی منان تێپەڕێت. بابەتی دەرزی ڕاستە زوو جوانت دەکات، ڕاستە زوو پێ ئەگەی، بەڵام لە دوای بەکارهێنانەکەی دنیای گیرروگرفتی کۆمەڵایەتیت بۆ دروست دەکات، لە ڕووی جەستەیەوە، لە ڕووی ژیانی هاوسەرگیریەوانەیە. بەکارهێنانی تەواوکەرە خۆراکیەکان لەژێر چاودێری تەندروستیدا بۆ یاریزانان ڕێگە پێدراوە، بەڵام پزیشکان هۆرمۆنەکان پەسەند ناکەن. لەگەڵ تیمێک لە دامەزراوی کۆنتترۆلی جۆری دەرمان KMCA
دەچینە یەکێک لە هۆڵەکانی یاری لەش جوانی بێوە یاگەداریان بکەینەوە. لە ڕێگەی ئەپلیکیشنێکی تایبەتەوە پشکنین بۆ پرۆتینەکانی ئەم هۆڵە دەکرێت کە ئایا ڕێگە پێدراون یاخود نا. ئەوە پرۆتینێکە بەکاردێت لۆ زیادکردنی ماسوولکەی ئەو کەسانەی کە بەکاردێنن بەڵ ئەمە سیستەمێکمان هەیە ئەو سیستەمە تایبەتە بە کوالیتی کۆنتترۆل لە ڕێی ئەو سیستەمەوە ناوی ئەو بەرهەمە و باش نمبەر و ئەوە لێ دەدەین ئەگەر لە سیستەمەکە پیشان دەدات کە ڕێگە پێدانی ئێمە هەیە یاخودنا بەڵام هەندێک کات لە ڕێی بازرگانیەوە کۆمەڵێک تاواوکەری خۆراکیان ئەگەر بڕێکی کەم بوو لە ڕێی بازرگانە دەتانن داخلی هەرێمی کوردستانی بکەن. مەترسیەکانی هۆرمۆن و سیرۆیدەکان لە خانماندا بەگشتی بەم جۆرە دیاری کراوە. زیادەمووی جەستا، زەبربوونی پێست، گەڕبوونی دەنگ، بچووکبوونەوەی مەمەک. بێریڤان ڕاهێنەری یاری لەش جوانیە. ئەوڕەتی دەکاتەوە هۆرمۆنی بەکارهێنابێ لە هەمان کاتدا باز لە چیرۆژی هاوڕێیەکی خۆی دەکا کە بەهۆی پرۆتینەوە ژیانی وەرزشی بە کۆتا هاتووە. سیرۆکی ئەو کەسانێک لەگەڵ خۆم کە هاوڕێکانم بوو لەگەڵمان کە تەدریبمان دەکرد ئەو هەستا بەوەی کە دسمی زۆر جوانتر بیان زۆر گەشە بکە هۆرمۆنی بەکارهێن لە پاش ماوەیەک ینی تووشی لەرزین بوو هەموو دسمی دەلەرزا نەدەتوانی بە جوانی ڕاضەکانی بکە پاش ماوەیەک وازی ناو ئێستاش ناتوانانی ڕاضی بکات. ناتوانێت بەهۆی هۆرمۆنی بەکاری نابوو ئەو وەختی کە پێویست نەدەبێت بەکاربێنێ بڵێ لە کاتێکە کە پێویستە و بەکاری بێنێ. ئێستا وەرزشیشی لێ قەدەغەکراوە؟ ناتوانێت چکە دەمارەکانی ماسوولەکانی زۆر دای بوونە تاقی ئەوەنی کە وەرزشیش بکە یعنی زۆر کەم وەرزش دەکاتن کە بکە ئاخر وەرزشی ئەوەی کە بتوانی بە پێ بڕواکەش سەبر. ماترسیەکانی ستیرۆیدەکان لە پیاواندا بەگشتی بەم جۆرە دیاریکراوە. کەمبوونەوەی بڕیتۆوا و بووکانەوەی گونەکان، نەزۆکی گەورەبوونی مەمەک. خەڵکانێک ئەگەر بێن لێرە بڵێن کاپتن ئەمانەیە جسممان جوانتر بێت نەسیحەتی چیان نەکەنەوە؟ نەسیحەت یەکەمش ناخواردن. ناخواردنێکی تەندروست، دەمنێکی زۆر باش، بە تایبەتی شەوان نووستن 8 سەعات 8 کاتژمێر نووستن بە یەک ڕۆژ بە ڕۆژێ. ئەوە زۆر باشە. بەڕاستی ئێستا هەیە سەعات 4 5 شەو دەنوێ. ئەوە هیچ فایدەی لێ وەرناگرێت. بەێ ئەو فایدەی تیدا نییە چونکە زیاتر هەرمۆنەکانی ناو جسمی بەشەر بە شەو کار ئەکەن ئیش ئەەکەن. هەرەوەندەش نییە لە هاوینی ڕابردووی 2020 و لە حوتی 6دا بە دیاریکراوی هەواڵێکی دڵتەزێن لەبارەی گیان لە دەستدانی وەرزشکارێکی یاریەکانی لەش جوانی بڵاو کرایەوە کە خۆی بۆ پاڵەوانێتی ئامادە دەکرد. زۆربەی گومانەکان بۆ ئەوە بوون بەهۆی زیاد بەکارهێنانی هۆرمۆنەکان گیانی لەدەستدا بێ هەرچەندە بەشێک لە کەسوکارەکەی ئەویان ڕەت دەکردەوە. هاوکارمان دەرباس ئەحمەد لە دیسکی وەرزشی کوردستان 24 پاکێجێکی لەو بارەیەوە ئامادەکرده بوو. لێرەوە بە هیواوە خۆی بۆ پاڵەوانەتیەکان ئامادە دەکرد. ڕۆژ بە ڕۆژ گرنگی زیاتری بە مەشقەکانی دەدا بەڵام مرگ ڕێگای نەدا خەونەکانی بێتە دی و بەشداری لە پاڵەوانەتیەکان بکات. ئەمە چیرۆکی سەرکار فەریقی یاریزانی لە جوانیە لە کاتی مەشقکردن گیانی سپار. ڕاهێنەرەکان ناتوانن ببنە پزیشک بەڵام لە هەرێمی کوردستاندا بەشێکیان زۆر جار سنوورەکانی خۆیان تێک دەدەن و خۆیان لەبیر دەچێ و جەستەی کەسانێک و گەنجانێک وێران دەکەن. ئەوە بەشێکە لە قسەکانی سکرتێری لقی هەولێری یەکێتی لە جوانی کوردستان. هەروەک کۆمەڵێک دۆکۆمنت و ڕێگەی نوێ ئاشکرا دەکات کەوا چۆن لە ئێستادا هۆرمۆن دەدرێ بە یاریزانان. ئەو کاتێکە لێژنەمان هەبوو سەردان لێژنەم بە لێژنە سەردانی هەوڵەکانمان دەکرد لە ڕووی ئەو دەرزیە توانیمان کۆنتڕۆلێکی باش بکەین بەس بەداخەوە ئێستا ناوەڵەکانی هینایەتیانە دەرەوە بەشی خەڵکانێکی داخلی ناهۆڵە وەرشەکانمان بووینە بە ناوی و ڕاهێنەر کار دەکەن کە ئەمانە ئەسڵ ئەساسیان ڕاهێنەرین ئەمان خەڵکی مغڕای دەکەن بەداخەوە ئێستا لە دەروی هۆڵە وەرشەکان دەفرۆشێت لە مەدخەڵەکان نۆرینگەکار و یاخود ناو سیارەی بەعز خەڵکانێکەیە سەردانی هۆڵەکان دەکەن خۆیان بە خەڵکیش دەناسێن و ئەمانە کە تیجارەت بە دەرزی و زەبەخش لە ڕێگای سترۆیدەکان دەدەن بە خەڵک کەوا لە شولاریان بە زووترین کاتدا قەبارەی ماسوولکان گەورە بێت. ئێمە جێمان هەبووە پێمیان ڕاگەیاندووە کە ئەم دوکانێک حەشە هیچ پەیوەندی بە فرۆشتین دەرزی و زەبەخش سترۆیدەکان نییە کە لە دوکانی زۆر غەریب فرۆشتەکە پەیوەندی بە پرۆسەیە نییە. لە پاڵەوانتەکانی ئێمە ببینین کەسێک لە شولاری ستاندەر نییە شێوازی جسمی مشەوە دەکاتن ئەمە ناڵێن بێتە سەستێجیش. بەڵام بەداخەوە وەکو وڵاتی سوید نین کە ئێمە
لیژنەیەکی زۆر دەوڵەمەند ئۆرجینالمان سال لە ڕێگای دەمەوە لە ڕێگەی هەناسەوە وەگین لەو کەسانە کە ئایا دەرزی وزە بەخش وەگەڵ پشتینانەی کە هاتوچۆی کا بۆ بەتەکی دۆکۆڵ ئێمەش بگەینە و ئاستێکەوە ئامێرە بکڕی لەنا هۆڵەکان ئامێرەکە هەیە ئامێر لە سوید لە وڵاتی سوید تەنها وڵاتی سویددا کۆنتترۆلە پرۆسێکە لە ڕێگای هەناسە ئەزامی ئەو یاریزان دەرزامی یاریزانەکە شک و گومان لێبێت نسبەی هۆرمۆن لە لەشی داچەمچکە لە هۆرمۆن لە مووی پرس وەردەگیرێت دەتوانێت لە لیکا وەربگیرێت لە میز وەردەگیرێت لە هەناسە وەردەگیرێت ئەم یاریزان لە بۆنی لەشی بۆن لەشی زیادەکە ئەمانە دەرمزی وزە بەخشن لە ڕێگای سترۆیدەکان دانراوە بۆ نەخۆش کە لە ڕێگای دکتۆرەکان پزیشکان بدەن بە خەڵکی نەخۆش نەک بدەن بە کەسی ساغ و سەلم بێ ماسکە بە زووترین کات قەبانە ماسوکانی گەورەکان. هۆرمۆن و ستیرۆیدەکان زۆر شێوازیان هەیە وەک حەب، دەرزی، جێڵ، کرێم لە وڵاتانی پێشکەوتوو قەدەغەیە و بێ ڕەچەتەی پزیشک نادرێ و سرف ناکرێ ئەگەر پزیشکیش بێ سەردانی چەند دەرمانخانەیەک دەکەم بۆ دەستکەوتنی هەندێک لە هۆرمۆنەکان لە کاتێکدا وا پێویستە نەبن و دەستم نەکەوێت. فڵاورێ هەندێکیان دەستکەوت دکتۆر بەزەوەڵا یەکدوانێکیان نییە. بەتەمای خۆکوژی بە خۆکوژیە؟ وڵای بەتەمەی ڕاضە بکەین نامێ قەلەقەکەم بەس من دکتۆری دەرمانم ئەبێ ئەوەی کە ئیزان دەربای دەرمانەکە خۆ بدەمێ ئەو شتۆ بەرجۆ بکەێت کە بیست برادرێکە لە تووشایە برادەرمان هەیە لە تورکیا ڕێک ڕسمەکانی بۆ بگرە شەکانی زۆر ئەسیلێ دەسەکەوێت زۆر هەرزان ئەمانە دەسەکەی بەدای مەگەڕەکە هیچیان نییە. هۆکار چیکەنی تانە؟ لێرە ناڕوا ئەوانە یعنی ئەگەر هەم قەدەغەیە؟ نا ئەگەر ساڵی دوو قلم لەکن بڕواتە ئەهاش ئەکسپایر دەبی لەکن وازە هەر نایمە نێگەر بڕوە ساڵی دوو داناڕوە ئەکسپایرە بێ هەر ئەو دەستمان ناکەوێت لێرە من بۆ قەعامەوەیە بۆ ڕاضە خۆی مەمنوع نییە ئەمانە بە هیچ جۆرەوە مەمنوع نین؟ هیچیان مەمنوع نییە. هەنی و بە یاسایی ئەفرۆشێ ئێوە هەتان بوو پێشتر؟ ئێستا لەبەرەوەی سەرفیاتی نییە بۆیە نایهێنن. هیچ مشکلیان نییە. هیچ مشکلیان نییە. ئەوانەی هۆرمۆنی نیە پیاوینە ناوەڵی هیچیان مشکلیان نییە. ئێوە نافرۆشێ بۆیە نەتان هێناوە. بەڵام پێویستە بزانین کاریگەری پرۆتین چییە بۆ لەشجوانی. پرۆتین خواردنێکی ئاڵۆزی ئەندامیە کە کێشێکی گەردی زۆری هەیە. پێویستە بۆ پێکهاتە و کاری هەموو خانە زیندوەکان تەنانەت ڤایرۆسیش. پسپۆڕێکی هۆرمۆنەکان دەبینم باز لەو زیانە زۆر گەورانە دەکات کەوا هۆرمۆنەکان بەسەر کەسەکاندا دەیهێنێ ئەگەر لە ژێر چاودێری و ڕێنمایی پزیشکدا نەبێت. هەستان بۆ کردووە لە ناوهۆڵەکانی وەرزش کەسانێکن لە GA و ڕێنماییەن بە یاریزانەکان هۆرمۆنیان پێیان دەرزیان پێڵەن بەکاری بێنە بۆی لەشیان ڕێکبی هەستان بۆ کردووە؟ بەڵێ بێگومان بۆتە دیاریدا نەک لە کوردستان بەڵکو لە هەموو جیهان ئەو بۆتە دیاریدەیەکەوە وای لە وڵاتە پێشکەوتۆکان کردووە کەوا ئێستا یعنی یاسای تایبەتیان بەوانە دەرکردووە کە ئەو جۆرە دەرمانانە بەکاردێنن کە یاساغ بۆتەوە لە وڵاتانی تر قەدەغە کراوە بە هیچ شێوەیەک بەکارهێنانیان یعنی سزایان بۆ دانراوە ئەوانەی کە ئەو دەرمانانە بەکاردێنن یاخود بە شێوەیەکی نایاسایی دەیفرۆشن یان دەیدەن بە یاریزانەکان. ڕووی دەم مەکەمە برا ڕاهێنەرەکان و ئەوانەی کە لەو هۆڵانە کار دەکەن با هەوڵ بدەن لایەنە ئینسانەکان بەهێز بێ بە هیچ شێوەیەک ئەو جۆرە هۆرمۆنانە نەدەن بە یاریزانەکان لەبەر ئەوەی ئەگەر ماکەکان بزانن چەند زۆرە و ئەگەر بزانن چەند کاریگەری لاوەچی لێ ئەکەوێتەوە هەرگیز نایدەن بە یاریزانەکان. چەند خاڵێکمەتانی پێ بڵی لە ماکەکان سایفێکتەکان؟ بە تاکید یەک لەو هەرە کاریگەرە گرنگەکان ئەوەیەکەوە ئەو هۆرمۆنە کاریگەری ئەخاتە سەرگونەکان وا دەکاکەوە تۆ دروست نەبێ و هەروەها وا دەکا غودەی نوخامی یاخود ڕژێنی ژێرمێشک بە تەواوی ئیشی خۆی نەکا کە ئەو کەسە لە داهاتوە دوو گرفتی بۆ دروست دەبێت گرفتێکیان کەوا نەزۆکیە گرفتێکی تریان ئەوەیەکەوە ینی تۆ دروست نابێ و هەروەها کەمی هۆرمۆنی تێستۆستیرۆنی خۆی ڕوئەدا لەبەرەوەی کاتێک کە ئەوە بەکاردێنێ هی خۆی دروست نابێ جا ئەوە لە کاتی ڕاگررتنی بۆ فترەیەکی دوور و درێژ دەمێنێتەوە واروەها دەبێتە هۆ زیادبوونی خڕۆکە سوورەکانی خوێن کە احتیمال هەیە بە زۆر شتی نەخوازرا و کۆتایی پێبێ ڕەنگە ببێتە هۆی جەڵتەی مێشک ڕەنگە ببێتە هۆی جەڵتەی دڵ
و زۆر شتی تریش هەندێک جار باری دەرونی کەسەکە تێک دەدا و هەندێک جار دەبێتەوە هێوکردنی جەرگی تند ینی ئەمە نەخۆشمان بینیوە کە هاتووە جەرگەکانی وەکو پێویستکاری نەکردووە لەبەرەوەی زۆر ئەو هۆرمۆنێ و نەخۆش هەبووە هاتیتە لای ئێمە کە زۆر کاریگەری خراپی خستۆتە سەر وەزعی کە بینیمانە ڕێژەی خوێنی زۆر زیادی کردووە و باری دەرونیان تێک ئەدا زۆر جار ئەو کەسانە کە ئەم هۆرمۆنە بەکاردێنن لە ڕووی دەرونیەوە کەسێکی تند و تیژ دەردەچن یعنی حالەتێک دروست ئەکا کە ئەو کەسە وەی لێ دێ اعتیماد دەکاتە سەر ئەو دەرمانە کە پێی ئەوترێت دیپندانس کە سێر ئەەکەی ئەو دەرمانە بەکار کە فترێک بەکاری نایەنێ تووسی لاوازی سێکسی ئەبێ. ژێر مێشکە ڕژێن ڕێخەری هۆرمۆنەکانی جەستەیە بڕیار دەدات لە زیاد و کەمی هۆرمۆنەکان و باڵانسەکە ڕێک دەخات. هۆرمۆن باڵانسەکە تێک دەدا و سروشتەکە دەگۆڕێ. ڕاستە ماسوولکە گەورە دەبێ بەڵام جەستەیە یەک وێران دەکەی بە تێپەڕبوونی کات. پاڵەوانێکی جیهانیە و ڕاهێنەری نێودەوڵەتیە. سەرقاڵی ئامادەکردن و خواردنەوەی پرۆتینی سوودبەخشە. هاندەر بوو بۆ ئەوەی ئەم پرۆگرامە دروست بکرێ و خۆی دەڵێ کۆمەڵێک گومانی زۆری هەیە و پێویستە خەڵک لێ یاگەدار بن. یەکێک لەو هۆرمۆنانە کە ستیکەری وەزارەتی تەندروستیشی لەسەرە بەکارێت بۆ ئەوەی لاوازی سێکسی لای کەسانی بە تەمەن چارەسەر بکە بەڵام لە هەندێک لە هۆڵە وەرزشیەکان دەدرێت بە یاریزانی گەنج. ئەو کێشەی کە ئێستا دروست بووە ئەوەی من تێبینیم کردووە زیاتر لە لای ڕاهێنەرە گەنجەکانە بۆ لایەنی بزنس پۆستراوەتەوە لایەنە با بڵێن بازرگانیەکە بەداخەوە دەیانەوێت با بڵێن بڕێکی زیاتر پارەیان دەستکەوێت هەر یاریزانێک ڕویان تێدەکا خێرا ئەو شتانەی پێت دەن بۆەوەی خێرا گۆڕانکاری بەسەر لەشی ئەو کەسەدا غڕایەکان سەرنجی ڕاکێشن تاوکەرە خۆراکیەکان پێک هاتەی سەرچیان جەنابیشە بەکاری هێنا و بەڵێ بڵێ ئەوە دەتوانی بەکاری بێنی بەڵام بە مەرجێک پێشەوەی ئەو مادانە بەکاربێنی دەبێ تۆ کۆمەڵێک پشکنین هەیە لە لای پزیشک بیکەی بۆ نمونە سەلامەتی گورچیلەکان لەبەر سەلامەتی گورچیلەکان تۆ هەندێک پشکنینی گورچیلەیە دەبێ بیکەی ئەجینا لەوانەیە تووشی کێشەت کاتن بە ئەزمموی خۆتان ئەو هەموو ساڵی لە بوارەیە کارەکەن سەرچاوەکانی هاوکاری خۆراکی لەگەڵ هۆرمۆنەکان لە کێوە دێن بە تایبەتی هۆرمۆن بەڕێگەی یاسایی دێت بەداخەوە لە هیچ وڵاتێک وڵەتی هەیە بەڵێ بەداخەوە هەندێک لە هۆرمۆنەکان لەبەرەوەی بە مەبەستی چارەسەری پزیشکی بەکاردێن بە شێوەیەکی یاسایی داخل دەبێت بەڵام هەندێکی دەتوانم بڵێن هەرە زۆرەکەیان بەشی هەرە زۆرەکەیان بەداخەوە بەڕێگای قاچاق داخل دەبێت نەک لە کوردستان و لە عێراق بگرە لە هەموو دنیاش لەبەرەوەی نایاساییە بڵێ ئەو بێگومان بە قاچاق نەک با بڵێن لە کوردستان و لە عێراق لە هەموو دنیا هەتا دەتوانین بڵێن لە ئەمریکا لە ئەوروپا سەرچاوی سەپلمنتەکان بەڵام سەپلمنتەکان سەرچاویان دیاری کراوە بۆ نمونە لە زۆربەی وڵاتان بە شێوەیەکی یاسایی بەرهەم دەهێنرێت چونکە سەرچاوەکەی خۆراکی سروشتیە بۆ نمونە گۆشتە شیرە هێلکەیە لە کوردستانە بەڵاموی بە یاسایی نایەت لە کوردستان لە عێراقیش بێگومان سەرچاوی داخڵبوونی لەبەرەوەی با بڵێن هەندێکیان نادیارە بەداخەوە فەیکی زۆر تێکەوتووە دووسێ کۆمپانیایەک هەیە لە ڕێگای کوالیتی کۆنتترۆل داخل دەبن ئەوەی ئێمە ئاگادار بین ئەوی تر هەمووی بە ڕێگای ناشەرعی داخل دەبێت بەداخەوە نازانین قوتوەکان چیانتیایە من بەڕاستی پرسیارێکی گەورە لای ئێمە دروست بووە پرۆتینێکی دوو کیلۆیی کە ساف پرۆتینە لە چەند شیر دەرهێنراوە باشە ئایا معقولە قوتوێکی پرۆتینی وها بە 50,000 بێت لە کاتێک لەوانەیە بای 100,000 شیر کرابێ و با بڵێن جیا کرابێتەوە پرۆتینەکەی و وش کرابێتەوە ناو قوتۆ دانرابێت نەقلەکەی ئەی بە چەند نەقل کراوە ئەمە گومانە سەرێکی گەورەکەی وەرزشکردن ڕێگە دروستەکەیە بەڵام نادروستەکە هۆرمۆنە ئێستا یاریزانان بە دوو سایلی فیزیک و بۆدی کلاسیک یاری دەکەن ڕاهێنان ئەنجام دەدەن ئەم ڕاهێنەرە بۆ پاڵەوانێتیەک خۆی ئامادە دەکات بەڵام ئاشنامە دەکا بە چیرۆکی جەڵتە لێدانی یەکێک لە یاریزانەکان کەوا لە ئەنجامی بەکارهێنانی هۆرمۆنی نادروست تووشی هاتووە هیچ یاریزانێکتان هەیە پرۆتین یاخود هۆرمۆن بەکاربهێنێ؟ بەڵێ بە دڵنیاییەوە یاریزانمان هەیە تاوکەری خۆراکی بەکاردێنێت بەڵام پێویستە بە ڕێژەیەکی کەم و لەژێر چاودێری پزیشک دابێت
ئێمە کۆڵەکانی لەش جوانی تەنها ڕێگەمان پێدراوە تەواوکاری خۆراکیەکان بەکاربهێنین کە ئەویش بریتین لە ڤیتامین و هۆرمۆنەکان و ئەو کەرەستانەی هاوکار دەبن بۆ زیادبوونی خۆراکی لەش بە شێوەیەکی دروست. بە چ شێوەیەک ئامۆژگاری بەکارهێنانی پرۆتین و تاواکاریە خۆراکیەکان بە یاریزانەکان دەدەن؟ بە دڵنیای و یاریزانەکان دەبێت لە بەکارهێنانی هۆرمۆنەکان دوور بکەونەوە چونکە دەبێت بە ڕاوێژ و ڕێنمایی پزیشکدا بەکار بێت. لەم بارەیەوە هیچ چیرۆکێکتان هەیە کەس تووشی گرفت بووە؟ بەڵێ یاریزانێکی سەرەتاییمان هەبوو لە ئێرانەوە هاتبوو مەوادی لە شوێنیش ناسرا و بەڕێنمایی برادێکی بەکارهێنا کە برادێکی ئەزممویی لەم بوارەدا کەم بوو دەبایە پرسی بە پزیشک بکردایە دوور بێت لە ئێوە تووشی جەڵدە بوو چونکە بە باشی تەواوکاری خۆراکیەکانی بەکار نێهێنا و لە لەشیدا ڕێژەی کۆرستۆل زۆر بوو بە هیچ شێوەیەک نابێت هۆرمۆن بەکار بهێنین بە تایبەتیش ئەگەر یاریزانێکی سەرەتایی بین دەبێت پشت بە خۆمان و وەرزشەکەمان و ڕاهێنانەکانمان ببەستی تاوەکو تەندروست بین نابێت بە دوای جوانیکی خێرادا بگەڕین هەموو شتێکی خێرا بە خێرایی تەواو دەبێت. حتى صحتنا تكون أحسن مو بس إنه ندور شكل وشيب للجسم سريع كل شيء سريع يروح سريع. پسپۆران دەڵێن خواردنی دروست و نووستن و یاری تەندروست گرنگترە لە جێگای هۆرمۆن بەکارهێنان پێویستە ژیان بگۆڕێ و باشترە کاربۆهیدرات کەم بکرێتەوە مەڵتی ڤیتامین بەکاربهێنرێ هاتوومەتە ژووری بەڕێوەبەری کواڵەتی کۆنتترۆلی جۆری دەرمان ئەو بەڕێبەریەک ئاشنام دەکاکەوا دەکات بە خاچاغهێنانی پرۆتین و هۆرمۆنەکان کەم بکاتەوە و ڕێگری لێ بکرێت. خۆشببختانە ئێمە یەکێک لە کارە هەرە باشەکانمان کە جێشانازیە بەڕاستی ئێمە ڕێبەری پۆڵینکردنی بەرهەمەکانمان داناوە لەسەر ستانداردی جیهانی ئەمە بۆ چییە هەتا ئێستا لە کوردستان هەتا ئێستا لە کوردستان دیار نەبوو لە چه بەرهەمێک دەرمانە یان دەرمانی گیاییە یان تەواوکەری خۆراکیە یا خۆت هێلث پرۆدەکت مەسەن سپۆرت نیوتریشنە یان میدیکیتد میلکە ئەم ڕێبەرە وا دەکات لەمە و دووە پێناسە بۆ هەر بەرهەمێک هەبێت کە هاوردە هەرێمی کوردستان دەکرێت ئێوەنی کە بە قاچاغێن قاچاغ ئەوە ڕێگەی پێنادرێت و هەوڵ هەیە کۆنتترۆلی هۆرمۆنەکان بکرێت ئەو تا ئەوە هەنگاوی یەکەمەوەکو باسم کرد لەبەرەوەی تاکو ئێستا پێناسە یان ڕێبەرێک نەبوو بۆ پۆڵینکردنی بەرهەمەکان بۆیە هەتا ئێستا وەکو پێویست نەکرد نەتوانڕە ئیجراتیش بکرێت بەڵام ئەوە دەبێتە بنەمایەکی زۆر باش بتوانین لەمە و دوا ئیجرات و ڕێکاری یاسایش و چاودێریکردنێکی زۆر باشتریشی لەگەڵ تەنانەت لە باسی پرۆتینەکان و سەپلیمنت و تاواکاری خۆراکیەکانش باس لەوە کرێت سێ کۆمپانیا تەنیا ڕێگە پێدانیان هەیە گەرە معلوماتەوانیە جەنابەت بۆمان ڕاستکەرەوە ئەوانی دیکە کە ئیهێنن ژێر بەژێر بە قاچاغڕێگەی نایاساییەوەی کۆمپانیا بەڵێ بە فەرمی کۆمپانیا هەن بە شێوەیەکی فەرمی و بە ڕێگە پێدان هاوردەی دەکەن بەڵام خەلکێکیش هەن کە دەستگێر و قاچاق چین بە ڕێگای جیاواز هاوردەی دەکەن لەوان لەبەر ئەوەش کە بەکارهێنانی کەمیاتی کەمکەمە زۆر جاری هەیە وەکو شخصیش لەگەڵ خۆیان دەینن بەڵام خەلکانێک بە ناوی ڕاهێنەری وەرزشی یان هۆڵێکی وەرزشی مەوادی سپۆرت نیوتریشن هاوردە دەکەن بۆ خۆی وەکو باسمان کرد ئەوانە چەند بابەتێکیان هەندێکی دەکرێت لە هۆڵە وەرزشەکان بەکار بێت بەڵام بەداخەوە بە دەلیل بۆمان دەرکەوتەوە کە ئەوانە هۆرمۆناتی وەکو دەرمان ینی گرۆث هۆرمۆنی تێدا بەکاری دەینن بەڵام بە شێوەیەکی قاچاغ دەیهێنن و خەلکی ئێمەش بەداخەوە ینی دەبێ وشیارتر بێت ناکرێت ئەو هۆرمۆناتانە و ئەو مادانەی کە کواڵیتی کۆنتترۆل و وەزارەت تەندروستی ئاگادار نین بەکاری بێنن. لە کۆتاییان پرۆگرامە کاریگەریە مەترسیدارەکانی بەکارهێنانی هۆرمۆنەکان دەخینە ڕوو یەک نەزۆکی دوو هەڵوەرینی قش سێ پوکانەوەی ئێسک چوار دەرکەوتنی زیبکە لە ڕوخسار و لەش پێنج نەخۆشی گورچیلە شەش نەخۆشکەوتنی جگەر و شێرپەنجەی جگەر حوت تووڕێی و توندوتیژی هەشت گەورەبوونی گۆی مەمک لە پیاواندا تەثەدی نۆ بەرزبوونەوەی فشاری خوێن دا جەڵتەی دڵ و مێشک یانزە بەرزبوونەوەی چەوریە زیانبەخشەکان دوانزە فرە جوڵەیی و فرە وزەیی سەرچاوی هاتنی پرۆتین و هۆرمۆنە نەشیاوەکان زۆرجار قاچاغە و هەندێک جات بازەوە دەکرا کەوا لە ناو باخیرەکان دروست دەکرێت ئایا هێشتا لای کەسانێک ئەو بڕواایە ماوەکەوە هۆرمۆن بە نەشیایی و نایاسایی بەکاربێنێکەوە بزانێت تووشی
نەزۆکی و هەڵوەرینی قژ و پوکانەوەی ئێسک و نەخۆشیەکانی گورچیلە و بەمەمبوونی جگەری دەکات ئەمە پرسیارەکە بۆ هەر کەسێک بەجێ مێنێ کە ئەم پرۆگرامە دەبینێ تا بەرنامێکی دیکامل لاگ لە خۆشیابن خواتانە.